بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانانی خۆشەویست، دوای ئەوەی کەواوەکو ڕۆژووی مانگی ڕەمەزان کۆتایی هات، سونەتە مسلمان لە مانگی شەوالە کە بە کوردی پێوتێ شەشەڵان، شەش ڕۆژی مانگی شەشەڵان بە ڕۆژوو بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: من صام رمضان ثم أتبعه ستا من شوال كان كصيام الدهر. هەر کەسێ مانگی ڕەمەزان بگرێ و تەواوی کە، پاشان شەش ڕۆژیش لە مانگی شەوال بگرێ، ئەوەکو ساڵەکە بە ڕۆژوو بێ وایە. جا ئەمە لە ڕیوایەتێکی ئیبن خوزەیما کە ئەویش ئەمە ئیمام مسلم ڕیوایەت کرد. لە ڕیوایەتی ئیبن خوزەیما فەرمێ: صيام شهر رمضان بعشر أمثالها. ڕۆژووی مانگی ڕەمەزان بە دەقاتی خۆی دواتە دەمان. وصيام ستة أيام بشهرين، شەش ڕۆژەکەش ئەکاتە دوو مانگ. فذلك صيام السنة. ئەوە معنای وایە وەکو ساڵەکە هەمووی بە ڕۆژوو بێ وایواتە چاکە یەک بەدەیە. ڕەمەزان ئەکاتە دەمانگ، شەش ڕۆژەکەش ئەکاتە دوو مانگ، ئەوە 12 مانگ و ساڵێکەکە. جا ئەم شەش ڕۆژی شەوالە و کە بە کوردی پێوتێ شەشەڵان، دروستە بەسەر یەکەوە بێ کە ئەویان باشترە، یەکسەر لە دووەم ڕۆژەوە دوای جەژن شەش ڕۆژ بگری. دروستیشە بەسەر یەکەوە نەبێ، جیاواز بیگری بینیان بخەی. دروستە لە ئەوڵی مانگەکەەوە بێ، لە ناوەڕاستەوە بێ، لە کۆتای بێ. ئەلموهیم لەو 29 ڕۆژە کە ڕۆژ یەکەمیان جەژن بووە، لە هەر کامیاب بیگری ئەو شەش ڕۆژە دروستە بەسەر یەکەوە بینی بکەوێ، لە ئەوڵۆ بێ، لە ناوەڕاستەوە بێ، لە کۆتاییەوە. ئەو کاتە ئینسان بەقەو ئەجری ساڵێک بە ڕۆژوو بێ ئەجری ئەگا لەگەڵ ڕەمەزانەکە. ومێدەوارم هەموو مسلمانان ئەوەی کە توانای هەیە و سیحەتی باشە ئەم ڕۆژۆ لە کیسی خۆی نەدا و ئەم ئەجر و پاداشە گەورە کە پێغەمبەر تاکیدی لێ کردووەتەوە بیگرێ و بەنسیبی بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.